گەرچی هەڵەبجەیەکێکە لەو پارێزگایانەی کوردستان کە ڕێژەیەکی زۆری هاوڵاتیان بە ناچاری خانوو لە زەویە زیادەڕەویەکاندا دروست دەکەن و چەندین ساڵە نەتوانراوە و کێشەیە چارەسەر بکرێت. ئێستا بە پشتبەستن بە بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بەرپرسانی ئیداری پارێزگاکەوە ئامادەکاری بۆ تاپۆکردنی خانوو زەویە بێتاپۆکان دەکرێت. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا پارێزگاری هەڵەبجە و بەرپرسانی ئیداری شارەکە ڕێنمایی و شێوازی تاپۆکردنی خانوو زەویە زیادەڕەوەکانیان بۆ هاوڵاتیان ڕوون کردەوە. هاوڵاتیەکە داوایەک پێشکەش بە شارەوانی پەیوەندیدار دەکات و داوای تەملیککردنی خانوو یان زەویەکەی دەکات. نووسراوی بۆ دەکرێت بۆ تاپۆ و هەموو زانیاریەکان بە تەواوەتی دەنووسێت، وەک ناوی سیانی هاوڵاتیەکە و ژمارەی مڵکەکە و گەڕەکەکەی و ڕوبەری زەویەکە و ئەو ڕوبەرەی بۆی تاپۆ دەکرێت و بڕی ئەو پارەی لێی وەردەگیرێت و ژمارەی ئەو وەسڵی کە پارەکەی لێ وەرگیراوە. لێرەدا ئیشی شارەوانی تەواو دەبێ و نووسراوی بۆ کرێ بۆ تاپۆ تاپۆش دەستکا بە ئیجراعاتی خۆی کەشفی بۆ کرێ ڕسوماتی یاسایی لێ وەردەگیرێ بۆی تۆمار دەگرێ دوای مانگێک سوڕەقەی بە ناوی هاوڵاتێکەوە پێی دەدرێت. دوو لیژنە بۆ پرۆژەی تاپۆکردنەکە دیاری کراون کە بڕیارە لە 2 مانگی داهاتووەوە سەردانی ماڵان دەست پێ بکەن و پشکنین ئەنجام بدەن. هاوڵاتیانیش دەتوانن مامەڵەکانیان بۆ تاپۆکردنی خانوو زەویەکانیان پێشکەش بە شارەوانی بکەن. پارێزگاری شارەکەش دەڵێت تاپۆکردنی خانوو زەویە بێتاپۆکان ڕزگاربوونە لە کێشەیەک کە هەڵەبجە 80 ساڵە پێوەی دەناڵێنێت. بێتە ئەوەی کە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە سوودمەندی یەکەم بن لە ئەم بابەتە و خۆشتان نەزانن بە درێژایی چەند ساڵی ڕابردوو توانم بڵم زیاتر لە 80 ساڵ ئەبێت هەڵەبجە جیرۆدی دەستی ئەوە بووە کە لە ڕژێمە یەک لە دوایەکانیشە مەسائیلی تاپۆ و تەملیکردن و ئەوانە زۆر کەم بووە. بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی پارێزگای هەڵەبجەش دەڵێت هاوڵاتیان دوو جار سوود لە تاپۆکردنی خانوو زەویە بێتاپۆکان دەبینن چونکە دەبن بە خاوەنی مڵکی خۆیان و داهاتی پرۆژەی تاپۆکردنەکەش لە سنووری شارەوانی شارەکە خەرج دەکرێت. دوو جار استیفادە لە یەکەم هاوڵاتیان ئەبن بە خاوەنی مڵکەکەی خۆیان بە تەواوەتی 100% مڵکی سەرف. دووەم ئەو داهاتشێکەوە کۆ ئەکرێتەوە ئەو پارەی ئەو هاوڵاتی ئیدا هەر لە شارەکەی خۆیان بۆ خۆی سەرفەکرێتەوە، هیچ بڕەپارەیەکی ناچێت بۆ هیچ لایەک وە لە 100% ئەو پارەیە داهاتی ئەو تاپۆکردنە لە ناو سنووری شارەوانەکەی خۆیان خەرج دەکرێتەوە. ئەوەی لە هاوڵاتیان تا ئێستا ناڕوونە بڕی ئەو پارەیە کە بەرامبەر تاپۆکردنی خانوو مڵکەکە وەردەگیرێت چونکە دیاری نەکرا و بەپی مڵکەکە خەمڵاندنی بۆ دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.